بەڵێ لەسەر بابەتی گەڕانەوەی 5 کورسی پێکاتەکان و دابشکردنی کورسیەکانی پەرلەمان من لە ئەستۆدیۆ میوانێکم هەیە ئانۆ جەوهەر سەرۆکی هاوپەیمانی حامورابی کاگانەوە بەخێربەی بۆ ئەستۆدیۆی کوردستان 24 ماوەکانی ڕابردوو ئێوە چوون لە بەغا سکاڵاتان کرد لەسەر هەڵگرتنی یان نەهێشتنی کورسی کۆتاکان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. ئەنجامی سکاڵاکە ئەوەیە 5 کورسی لە کورسیە گشتیەکان بۆ پێکاتەکان دەستنیشان کراوە. بەڵام دواتر بینیمان جەنابە بە ئاەتێکی قورعانی وەڵامی ئەم بابەتتدایەوە کە ناوەڕۆکەکەی ئەڵێ ئەی باوەڕداران بۆچی ئەوەی ئەیڵێن جێبەجێ ناکەن؟ کێچی پێوتون و جێبەجێ نەکردوە کاکان؟ وەڵا ئێمە بەڕاستی ئەم بڕیارە وەکو ڕەتکردن ڕەت ناکەینەوە، بەڵام نسکۆیەکی گەورەیە سەبارەت بە مافی پێکاتەکان لە هەرێمی کوردستان. ئەم یەکەمین شت کورسیەکانی کۆتا میلەتی ئێمە کریستیانەکان لە کلدان و سریان و ئاشووری و ئەرمان لە بۆ کەمتر لە نیو کەم کرایەوە. یعنی بە تایبەت میلەتی کلدان و سریان و ئاشووری 5 کورسی بوو، ئێستا بە حیساب بە پێ ئەو تەسریحای یاخود قسەی دوێنێ کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن کە دیتیانە 2 کورسی. دواتر ئەو 2 کورسیە هەستاینە پارچە پارچەیان کردیە. باش لە باتی ئەمە هەمومان هەموو هێزە سیاسیەکان بەبێ هیچ برێ ئیستیسنا جیاکاری هەموو هێزە سیاسیەکان میلەتی کلدان و سریان و ئاشووری داوایان کرد و ئەرمانی شەروەها داوایان کرد کە یەک باز نەبێت هەڵبژاردن لە کوردستان وەک ئەوەی لە عێراق. و بە تایبەت ئێمە وجودمان دیموگرافیامان جوغرافیامان لە هەولێر و لە دەڤەری بادینانە دهۆک و ئاکرێ و ینی قورسایی پێکات. بەڵێ نە قورسایی وجودمان 99%. بەڵێ ئێستا کە ئەمە لە خزمەت جەنابەت ئەمڕۆ لێرە لە کوردستان 24 قسان دەکەین، پێشترش باسم کردیە هەر لێرە ئێمە تەنها لە دەڤەری دهۆک زیاتر نزیکەی 200 گوندمان هەیە. بەڵێ لە دەڤەری هەڵەبجە و سلێمانی یەک گوندشمان نییە. یەک لە دەڤەری هەولێر و دهۆک 52 قوتابخانەی زمانی سریانیمان هەیە، نزیک 7000 قوتابیمان هەیە کە زمانی سریانی دەخینی، نزیک 650 مامۆستا و ستافمان هەیە کە پەروەردەی زمانی سریانین. بە پێچەوانەوە لە سلێمانی و لە هەڵەبجە یەک قوتابخانەی زمانی سریانیمان نییە، یەک قوتابی زمانی سریانیمان نییە. هەروەها ئێمە چەندین هێزی سیاسیمان هەیە، نزیک 12 هێزی سیاسیمان هەیە. بەڵێ یەک بارەکە ئەو هێزە سیاسیانە لە دەڤەری سلێمانی نییە. ئەمە خەتای پارتی و یەکێتی نییە، ئەمە دیموگرافیای ئێمەیە لە پێش بوونی پارتی و یەکێتی بوونی هەیە. وجودی ئەم میلەتە لەم وڵاتە 7000 ساڵە تەبێنێت ئەگەر زیاتر نەبێت. بۆیە بەڕاستی ئێمە بە خەدرێکی گەورە دەزانین و بە نسکۆیەک دەزانین لە مافی پێکاتەکان لە هەرێمی کوردستان و عێراق. باش پێتان وایە بۆ ئەم بڕیارە دراوە بۆچی بە پێی ئەو سکاڵایە و ئەو داوایی کە ئێوە کردوتان وەکو پێکاتەکان وەک خۆی نەهاتەوە؟ نەوە دیار بوو، ینی ئێمە بەڕاستی ئەگەر زەختی و مووقفی مێژووی جەنابی سەرۆک کاک مەسعود بارزانی نەبا ئەوەشمان نەدەدیتەوە ئەوەی کە ئێستا دراوە. ئێمە بڕیاریاندا بوو کە مافی پێکاتەکان لە کوردستان بسڕنەوە. بەڵێ بەڵام ئەوەی کە ئێستا دراوە بەڕاستی ئێمە هێشتان مایە کۆبنەوەمان هەیە لەگەڵ هێزەکانی هاوپەیمانی مەسیحی هاوپەیمانی حەمورابی هاوپەیمانێکی گەورەتری پێکهیناوە لە ڕووی سیاسیەوە بە ناوی هاوپەیمانی مەسیحی و ئەو هێزانێکە لە هێزی حەمورابی بوون لەگەڵ هاتنی برایانی ئەرمەنی هاوپەیمانێکی گەورەتر پێکهێنرا گشتگیرترە بە ناوی هاوپەیمانی مەسیحی ماوە کە ئێمە کۆبنەوەی دیکە بکەین و بڕیاری خۆمان بدەین لە بە تایبەت لەبارەی ئەوەی کە ئێمە بەشداری دەکەین لە هەڵبژاردن یاخود بەشداری ناکەین. بەڵام ئەوەی گرنگە لای ئێمە ئەوەیە کە هەڵبژاردنش بکرێت لە کوردستان
تاکو شەرعیەتی مؤسساتی کوردستان جارێکی دیکە بچەسپێتەوە و هەروەها بتوانین لە پەرلەمانی دادێ جارێکی دیکە ئەم نسکۆیە کە ئێمە ئێستا توش بووین بتوانین ئەو کاتە چاک بکەینەوە. زۆر باشە، پێت وان نییە ئەمەی کە کراوە بابەتی ئەم 5 کورسیە تەنها بۆ ئەوەیە بۆ کەمکردنەوەی ئەو فشارەیە کە لە سەریانە بە تایبەتی ئەو فشارانەی کە جەنابی سەرۆک بارزانی کردی، هەروەها فشارە نێودەوڵەتیەکان کە لەسەر عێراقرا لەسەر پاراستنی مافی پێکاتەکان بۆی بڵێن فەرمونەوەتان ئێمە مافی پێکاتەکانماندایەوە. من پێشتوش بە جەنابتم گوت ئەگەر مووقفی مێژووی جەنابی سەرۆک نەبا ئەوە شێر نەدەکرد ئێستا ئەوەیان کرد وەکو عەرەب گوتنی لحەفظ ماء الوجه، بەڵام ئایا ئەوە مافی ئێمەیە نەخێر، پێڕازینە نەخێر، بەڵام بۆ ئەم کاتە کە ئێستا کردیتیان ئەمە بەزەختی مووقفی مێژووی جەنابی سەرۆک بوو، بەزەختی ڕۆڵەکانی ملەتی کەلدانی سریانی ئاشووری بوو و ئەرمەنی هەروەها و کریسیانەکان بەزەختی برا تورکمانەکان بوو، بەزەختی نیودەوڵەتی بوو کە نوێنەرانی کەلدان و سریان و ئاشووری و ئەرمەن بە هەموو هێزە سیاسیەکان سەردانی وڵاتانیان کرد، پەیوەندی بە وڵاتانیان کرد، بە نوێنەرای وڵاتانیان کرد، ئەوان هەستیان کرد کە دەبێت تا ڕادەیەک لەم مێشکە چەق بەستوێی خۆیان تا ڕادێک دوو هەنگاو بێنە خوارێ و ئەمەی ئەم بڕیارە سەقەتەی دوێنێیاندا. زۆر باشەوەی ئاشکرا لە قسەکانی بەڕێستا ئەوەیە کە ئێوە لەسەر دوو خاڵ تا ئێساش ناڕازین لەم بابەتە. یەکەمیان ژمارەی کورسیەکانە، دووهەمیان شێوازی دابشکردنی کورسیەکانە وەکوتت زۆرینەی ئێوە ئەکەونە ئەم دەڤەرانەی دۆهۆک و سلێمانیەوە. هەوڵەکانتان چیتان پێکرێت لەم بارەیە؟ ئێمە بەسلەی ڕازی بوون، ئێمە چەندین داواکاریمان هەبوو. داواکاریان هەبوو یەکەمیشت کورسی کۆتا ئەگەر زیان نەکرێ وەکو خۆی ببینێ زۆر کەم کرایتەوە لە بۆ کەمتر لە نیو کەم کرایتەوە. ئەمە یەک. ئەمە تەڕاجوعێکی گەورەیە چوونەوە بۆ بەرەو پاشە لە مافی پێکهاتەکان لە کوردستان. وەکو جەنابیشت گوتت جەنابی مامۆستا تەڵعەت تاهیر گوتیتی وەکو هەنجیر هەندێک قسەی شیرینی تۆم وشک کردیتەوە لۆ ئەم کاتانەی لێرە نیت. بەڕاستی ئێستا هەز دەکەین ئێمە نەفەسی دیموکراسیانەی هاوبەشەکانمان شەریکەکانمان لەم وڵاتە لێرە نییە و بەڕاستی ئێمە چەند داواکاریەکمان پێشکەش کرد لە هاوپەیمانی مەسیحی، پێشتر لە هاوپەیمانی حەموڕابی و هەروەها پارتەکانی دیکەی کەلدانی و سریانی و ئاشووری و هەروەها نوێنەرانی ئەرمەن کە تا ئێستا ئەو داواکاریانە هەر کەس لە محکەمەی ئیتحادی ئەوانە ڕاست ڕەتیان کردیتەوە، هەر خۆیان ئەوە نەکرد کە وەڵام بدەنەوە. یەک داوامان کرد ئێمە کورسیەکان ئەگەر وەچی خۆیان نەبینێن زیاد بکرێنەوە. دوو کوردستان هەموو یەک باز نەبیت، لەبەر ئەوە ئێمە تەوزیعی دیموگرافیمان وجودمان جوگرافیامان وەچی کورد نییە لە کوردستان. کوردستان لە خانەقین هەتا زاخۆ کوردی ملەتی کوردی تایە، کریسیانەکان 99% لە دووهۆک و هەولێرن لەم جوغرافیایان، تورکمانش تا ڕادەیەک هەروە. دەبی حسابی ئەوە بکرا بکە هەموو کوردستان یەک باز نەبایە تاکو بتوانین ئێمە دەنگدانی خۆمان بکەین و ئێمە جەختش لەسەر دەکەینەوە. سێ داوامان کرد کە سجلێکی تۆمارێکی تایبەتی دەنگدەرانی کریسیان هەبیت، تەنها کریسیان دەنگ بە کریسیان بدە، سندوقێکی تایبەت هەبی، بتاقەی ناخبی تایبەت هەبی و ئەگەرش بکرا بە ڕۆژی تایبەت بۆ دەنگدانی پێکهاتەکان هەبیت یاخود کۆتایەکان هەبیت. ئەم داواکاریانە هەمویان جێبەجێ نەکران، تەنها بابەتێکی وەکو گوتمان هەنجیرێکی وشک کراو بەس تامی شیرینی تێدایە دایتیانەوە بە ئێمە. ئێمە بە نسکۆیەک حساب دەکەین و داوا دەکەین ئەم هێزە سیاسیانەی کە لەم قۆناغە تای سیاسیان گرتووە لە خوای گەورە داواکارین ئەو تایە بەریان بدا و بگەڕێنەوە سەر ڕێگای ڕاستی کە هەمومان خوێنمان بۆ بەخشیە کە پاراستنی قەوارەی ئەم هەرێمێ و ئەم کوردستانەیە. بەڵێ ئەنوە جەوهەر سەرۆکی هاوپەیمانیی حەموڕابی زۆر سپاس بۆ سپاس.